دیار دانیشتنی ئەمڕۆمان تایبەت بوو بە مەسەلەی گفتوگۆکردن و تاوتوێکردنی ئەو دۆخی کە ئێستا لە ڕۆژاوا دەگوزارێت و هەڵوێستی چالاکانی مەدەنی و ئەو چالاکە شێوە جۆرە جۆرانەی کە لە ماوەی ڕابردوو ئەنجام دراون لە هەولێر بۆی کە ئێمە کۆدەنجێک دروست بکەین و ئاراستەیەکی دیاریکرا ببەخشینە ئەو چالاکیانە و استراتیجێتێکی کارکردن بۆ خۆمان دیاری بکەین بە خۆشحاڵیەوە ئەم جارە هەست دەکەین بە دەنگەوە هاتنی خەڵک زۆر لە جارانی پێشوو باشترە ئەوەش وا دەکات کە ئێمە پلانی کارکردن لەسەر ئەو دەست درێژانەی تورکیا بکەینە پلانی هەملایانە کە بە جۆرێک مامۆستایانی ئاینی تێدا بێت و هونەرمەندانی تێدا بێت چالاکانی مەدەنی تێدا بێت و چین و توێژەکانی تر و ڕێگای زۆرا زۆر لەوانە تەنانەت بایکۆتکردنی کاڵای تورکی و بڵێن چالاکی جۆرا جۆری هونەری و هەروەها ڕێپێوان و فشار دروستکردن بۆ سەر حکوومەت یاریێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان بۆی ئەو ببینە هاوکارێک بۆی کە ئەو فشارن لەسەر ڕۆژاوای کوردستان کەم بکەینەوە ئەوە بە خۆشحاڵیەوە لە ناوچەکانی تریش بڵێن ڕێخستن و کۆبوونەوەی جۆرا جۆرێک کە ئەو هەوڵانە هەموو ڕێک بخرێت لە چوارچەوەیەک بۆی کە هەمووی لە دوجار بچێتە سەر ئەوەی کە ئێمە چۆن ئەو قەزیەی باشووری کوردستان کە ئێستا ڕێژێکی زۆری هێزی تورکیا لە ناوچە جیاجیەکان هەنا ئەوانش بکەینە هەمووی بکەینە یەک پاکێت کە دەست درێژەکانی سوپای تورکیا چ لە باشوور چ لە ڕۆژاوا کاری لەسەر بکەین و دوجار هانی حکوومەت یاریێمی کوردستان بدەین کە هەم لێرە ڕۆڵبژێرت لە دەرکردنی و هێزانەوە پشتیوانیش بێ لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی سەربازیەوە بۆ ڕۆژاوای کوردستان.